الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. سرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە کە عاقبەت خێرمان بکاتن و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ڕۆژووی مانجی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کردبێتن و خوای پەروەردگار بمان کات یەکێک لەوانی کە لەو مانگە پیرۆزە لێیان خۆش دەبێتن و عەفویان دەکاتن و خوای پەروەردگار موفقمان بکاتن شەوی لەیلەة القەدرمان بە قسمەت بکە ئین شاء الله تعالى. برایانی بەڕێز و خۆشەویست، پێشەوەی کە بچینە خزمەت فەرمودەیەک لە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام لە صەحیحی بوخاریدا بەو قسەیەی یان بەو فتوایەی حەسەنی بەسری دەست پێ دەکەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. خەڵکانێک لە بەسڕا چوونە لای ئیمامی حەسەنی بەسری، فەرمیان ئەی ئیمام، بۆ ڕقمان لە مردنە، پێمان خۆش نییە بمرین، پێمان خۆشە زیاتر لە دنیا بمێنینەوە. حەسەنی بەسری یەکێک بۆ لەو عالم و لەو زاهید و لەو زانایانەی کە بەڕاستی لە سەردەمی خۆی مجەدیدی دین بووە، بەڵام بزانن کە لە سەردەمێکدا ژیاوە، گەورە تابعی بووە کە لە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام پەروەردە بووە. وەڵامێکی زۆر جوانیان دەداتەوە. جامە بەستم قیاسی خۆتان بکەن برایانی بەڕێزم، کە تابعی ئەو وەڵامەیان پێ بدرێتەوە دەبێت چ بەمە بگوترێتن ئەمڕۆ. دەفەرمێ دەزانی بۆ ڕقتان لە مردنەوەتیان ناوەڵەوتی لەبەرەوەی ئێوە پێتان ناخۆشە لە شوێنێکی ئاوادان بچنە شوێنێکی چۆل. یعنی بە کورتی ئێوە دنیاکەی خۆتان ئاوادان کردوتەوە، بەڵام قیامەتەکەتان وێران کردووە. ڕقتان لەوەیە لە دنیا بچنە شوێنێک کە وێرانە بێتن. لەبەرەوەی برانی بەڕێزم دەبێ ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان بەڕاستی ئەوەندەی کە سەرگەرم و سەرقاڵی دنیاە بەلای کەمی ئەگەر هەندەنە دەبێ کەمتر نەبێتن کە خەریکی قیامەت بێت و خەریکی خۆشکردن و خۆشگوزەرانی دوا ڕۆژی بێت. لەبەرەوەی تو تەماشای قیاسی ژیانی خۆت کە ژیانی تۆ لە دنیا لە 6 ساڵی تێپەڕی تام و چێژ و لەزەت لە هیچ شتێک نابینی، بەڵام ژیانی دوا ڕۆژت ژیانێکی هەمیشەیی و هەتاهەتاییە. نەمردنت بەسەردادێ، نەپیریت بەسەردادێ، بەردەوام لە خۆشی و خۆشگوزەرانیەکاندا دەژی. دەبێت لە قەدەر ئەو ژیانەی چ شتێک پێشکەش بکەی. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام لە حەدیثێکی صەحیحدا کە ئەبوو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا برایانی بەڕێزم هەرچی وردەکاری ناخی ئینسانەکانە بە پێغەمبەری فەرموو عەلەیهی الصەلاة والسلام، و پێغەمبەریش عەلەیهی السەلام پێی ڕاگەیاندوون بۆی کە وەکو دەڵێ بە بەرچاوڕوونیەوە هەڵسوکەوت و معاملە لەگەڵ خەڵکدا بکەیت. دەفەرمێتن لا يزال قلب الكبير شابا، لا يزال قلب الكبير شابا في اثنتين. دەڵێ بە بەردەوام لە دنیا دڵی ئینسانی پیرەمێرد گەنجە لە دووشتان، یعنی چەند ئەوەی کە ئینسان پیر دەبێ و بە ساڵادا دەچێ، بەڵام دووشت لە ناخی ئینساندا لە دڵی ئینساندا بە گەنجی دەمێنەوە، پیر نابن. یەکەمیان دەفەرمێ فی حب الدنیا، خۆشەویستی دنیا، و طول الأمل، و طول الأمل واتا پێخۆشبوون کە زیاتر بمێنێتەوە لە دنیادا، ژیانێکی زیاتر بەسەر بەرێتن. لیرانەدا برایانی بەڕێزم ئەگەر هەڵوەستەیەکی کورت بکەین و بگەڕینەوە خزمەت هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام، تەماشایان دەکەی لەوانەی کە عالم بووە، لەوانەی کە نەخوێندەوار بووە، هیچ علمی پێ نەبووە، هەر هەمویان تەفزیلی دوا ڕۆژیان داوە بەسەر دنیادا، هەر هەمویان پێیان خۆش بۆ زوو لەو دنیاە کۆچ بکەن بگەڕێنەوە خزمەت خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. بۆ چونکە دەیانزانی وەکو خوای گەورە دەفەرمێ والآخرة خەیر و ئابقا، دوا ڕۆژ چاکترە و باشترە و هەمیشەییە. بەڵام هوردە لە دوای ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام خۆشەویستی دنیا زیاتر بوو و کابرا تەماشا دەکەی ئێستا بۆ نمونە 1001 نەخۆشی هەیە، دەیبێ لای دکتۆری
دکتۆر دەڵێ کاکەوە سەرەتانی ئاخرەتیان هیچ ئەمەلێکی نییە بژی لە دنیاە ناڵێتە خزم و کەسەکانی کاکە ئەو پارەی کە لێم سەرف دەکەن دەمبەنە هیندستان دەمبەنە کوێ و چۆکاکە لە خۆتانی سەرفکەن لێم گەڕێنەوە کۆتای پێهاتووە حتا ئاخر ڕەمەقی ژیانی نییە ئەگەر هەموو گۆشتێکی بڕزیتن هەر پێی خۆش هەموو دنیای پێ بگەڕی ئەوە چییە؟ ئەوە خۆشەویستی مانەوێتی لە دنیا بەس بزانین هۆکارەکەی چییە برایانی بەڕێز و خۆشەویستم تەماشەکە خۆی ئەمەل لە ژیانی ئینسانیدا گرینگە بەڵام بۆشتە چاکەکان ئینسان دەبێت بە ئەمەلەوە بژیە لە دنیادا تەشجیعکەرێک بێتن بۆی کە ئینسانیشی چاک و باش بکاتن بەڵام ئەمەلی بەبێ کردەوە مەذمومە خراپە یعنی بۆ نمونە کاورالاقی لەسەر لاقیدا نابێتن هیچ کار و کردەوەیەکی نەبێتن بشڵێ ئیشاڵا دەسمە ئەعلا عەلین و لە فردەوسی ئەعلا ئەوە ئەمەلێکی بێ کردەوەی خراپە یان کابرا پێی خۆش بێ هەتا لە دنیا بژێت و لە دنیا بمێنێتەوە برا بەڕێزەکانی خۆم ئەسڵ وایە خۆشەویستی دنیا لەگەڵ مانەوە لە دنیا لەگەڵ ئینسانی پیر بێتن بەڵێ لە کۆمەڵە خەڵکێکی وایە لە چێ وایە لەو کەسانەی کە بەڕاستی ئەهلی تەقوان ئەهلی دینن و خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا لە دڵودۆرینیاندا جێگیر بووە و حەقیقەتی دنیایان زانیوە و حەقیقەتی دواڕۆژیان زانیوە ئەوانە نەخۆشەویستی دنیا نە تۆلی ئەمەلیش تەئسیریان تێدەکات بەڵکو بەڕاستی زۆریان پێخۆشە لەو دنیاە بە ئیمانەوە خوا حافیزی بکەن و بچنە شوێنی خۆیان و بچنە ئەو شوێنەی کە مستەقەڕە و شوێنی ئیسراحەتە برا بەڕێزەکانی خۆم تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئەوانەی کە کافر و بێباوەڕن و ئەوانەی کە نەهاتوونە سەر مەنهەجی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ذەرهم یەئکولوا وەیەتەمەتەعوا لێیان گەڕێ ئەوانەی کە باوەڕ ناهێنن ئەوانەی کە مصیڕن لەسەر کوفر و عینادی خۆیان یەئکولوا وەیەتەمەتەعوا باوەڕتان بێ خۆشەویستانی خۆم ژیان ئەو دوو شتەیە خواردن و خواردنەوە و ڕابواردنە بەڵام فکرکەنەوە هەر ئێمەی ئینسان نین حەیوانەکانیش ژیان لۆوانش بریتێ لە خواردن و خواردنەوە و ڕابواردن ئەی چ شتێک ئێمەی ئینسان لەوان زیاد دەکاتەوە هەڵبژاردننی ڕێی ڕاست و پەیبردن بە ژیانی ڕاستەقینەی دنیا خۆ ئامادەکردن بۆ ژیانی دواڕۆژ ئەوەی ئینسان جیاواز دەکاتەوە بەڕاستی لەبەرەوە دەفەرمێ ذەرهم یەئکولوا وەیەتەمەتەعوا وەیولهیهم الئەمەل بەڵام فەسەوفە یەعلەمون دەزانن کە چ هەڵەیەکیان کردووە لەبەرەوەش تەماشەکە برایانی بەڕێزم ئەوانەی کە زاڵمن ئەوانەی کە ستەمکارن تەماشە دەکە ئیش و کردەوەکانیان تەماشەکە دەڵێ ئەوە پێدەچێ وا بزانێت کە قەت نامری لەو دنیایی ئەوە پێدەچێ وا بزانێت کە کەس حیسابی لەگەڵ ناکات کردەوەکانی وا ئیحا دەکەن وایان لێ دەخوێندرێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستانی خۆم لە فەرمودەیەکی ساحەدا کە ئیمامی ئەحمەد ڕیوایەت دەکاتن و شێخ ئەلبانی بەڕاستی داناوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام صلاح أول هذه الأمة بالزهد واليقين چاچی ئەو ئومەتەی و باشبوونی ئەو ئومەتەی یەکەمەکانیان بە چ باشبوون بە زوهد یعنی چیانی دنیا بەکەم گرتن زۆر گرنگی پێنەدانی بەڕاستی وەرە کاکە من ناڵم گرنگی پێمەدا وەرە دەگەڵت دام وەڵی دنیا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ ئێمەی خەڵق کردو بەڵام وەرە لە قەدەر تەمەنەکەمان با ئیهتیمامی پێ بدەین لە قەدەر عومرەکەمان با ئیهتیمامی پێ بدەین ئەمن چیشم لە کوڕەکەمە کاکە لە جیاتی عومری خۆم بە دنیاکەی و مەشغوڵکەم چیشم بە نەوەکەمدایە لە جیاتی نەوەکەی خۆم خۆ بەو دنیای مەشغوڵکەم لە قەدەر عومری خۆم پێوە سەر قاڵ دەکەم پێوە مەشغوڵ دەکەم لە قەدەر عومری خۆمی بۆ کۆ دەکەمەوە بەڵام وەرە لە قەدەر دوا ڕۆژیشت خۆ بە دوا ڕۆژەکەتەوە مەشغوڵکە دەفەرمێ ئەوی دیکەیان چێ یەقین یعنی چییە بەڕاستی یەقین برا بەڕێزەکانی خۆمەوەی کە ئینسان وەکو بڵێ هیچ گومان و شکی نەبێتن کە ئەو دنیا کۆتایی پێدێتن ئەو دنیای خواحافیزی لێ دەکەین دەگەڕێنەوە دنیایکی هەمیشەی و هەتاهەتایی کە بۆیان دەرە خەڵق کراوین ئەو جا دەفەرمێ و ئەوەی کە ئاخری ئەو ئومەتەوە ئەو خەڵکەی لە بەین دەبات و تووشی هیلاکەتی دەکات چییە
بالبخل والأمل ڕەزیلی و قورچۆچی لەگەڵ ئەمەل درێژی و هیوابوون بەو دنیایی کە کۆتایی پێدێتن. برا بە ڕێزەکانی خۆم، ئێمە گە تەماشە بکەین ئەو مەجلیسەی خۆ بینە بەرچاوان، ئەوە هەنگاوێک کە بەڕاستی بۆ نزیکبوونەوە لەخوا، نزیکبوونەوە لە دوان ڕۆژت، قۆڕسکردنی تەرازووی چاکەکانت، پێچەوانەکەی بڕۆ دەرەوە ئێستانەکە، بڕۆ پیاسەشی لەو سۆرانەی بکە، لە شوێنەکانی دیکە بکە. دەیان و سەدان مەجلیسی دیکە دەبینیەوە کە زیاتر غافڵاندنی خەڵکە و دوورکردنەوەیانە لە قیامەت و لە دوا ڕۆژیان و سەرقاڵکردنیانە بە مەلەذاتی دنیا کە کۆتایی پێدێتن، بە مەلەذاتی دنیا کە کۆتایی پێدێتن. لەبەرەوە بەڕاستی قسەیە کە زۆر جار ئینسان ڕادەسەڵەچێنی کە دەیخوێنیتەوە. دەڵێن هاڕونە ڕەشید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێک کە سەرەمەرجی دێتن، کاتێک کە نەخۆش دەکەوێت دەزانی دەمری، دەڵێ قەبرەکەم بۆ لێدەن و بمبەنە سەر قەبرەکەی. هاڕونە ڕەشید دەسەڵاتدارێک بووە، خەلیفەی موسڵمانان بووە، بەڵام دەسەڵاتەکەی دەڵێ داهات تەماشای هەوری دەکرد. دەیفەرموو لەکوێ دەبارێنی ببارێنە کێشەم نییە، بەڵام خەراجەکەی تۆ، بەرووبوومەکەی تۆ، ئەو شتێک کە بە تۆ سەوز دەبێ دێتەوە خەزێنەی من. ئەوە دەسەڵاتەکەی بووە. جا دەڵێ کە دەستە سەر قبری لە ئاخر ڕەمەقی ژیانیدا تەماشای ئەو هەموو جەیش و ئەو هەموو وەزیر و خزم و کەس و کوڕ و خێزان و ئەو هەموو خەڵکەی دەکا، دەڵێ سەر بەرز دەکات و دەفەرمێ ما ئەغنا عنی مالیە هەلەکە عنی سوڵتانیە. دەسەڵات و سەرۆت و سامان و خزم و کەس و وەزیر و جەیش و هیچ شتێکم بەکەلک نەهات. یا من لا يزول ملكه ارحم من زال ملكه. ئەی ئەو زاتێک کە دەسەڵاتی کۆتایی پێنایە، ڕەحم بەوەی بکە کە دەسەڵاتەکەی کۆتایی پێهات. چێ هەیە لە مێژوودا برا بە ڕێزەکانی خۆم کە لەو پەڕی تۆغیان و دەسەڵات دابێ کۆتایی پێنەهات بێ؟ چێ لەو پەڕی فەقیری و هەژاریدا ببێ و کۆتایی هاتووە. بەڵام مهم ئەوەیە ئەوە بە حیسابی خۆی حیسابی لەگەڵ دەکرێت، ئەوەش بە حیسابی خۆی حیسابی لەگەڵ دەکرێتن. ئەو جابرا بە ڕێزانی خۆم، یەک شت گرینگە، ناڵێن با دنیامان خۆش نەوێ، ناڵێن با دنیا ئەهتیمامی پێ نەدەی. ناوەڵە بۆ ئینسانی ئیماندار خۆشترین جوانترین جلوبەرێک دەبەر کە چاکترین سیارەت با هەبێ، باشترین خانووت با هەبێ، چاکترین باخت با هەبێ. یعنی خوای گەورە چوار ژنی حەڵال کردوون، چوار ژنان بە حەڵاڵی بینە، هەرچی کە هەیە خوای گەورە بۆ توی داناوە، بەڵام با بە حەڵاڵی بێت. بۆ چونکە لێپرسینەوەی لە دوایە، لێپرسینەوەی لە دوایە. ئینسانی ئیماندار بەڕاستی دەبێ بزانێتن ئەو دنیاە دنیایەکی دیکەی لە دوایە. خۆشەویستی دنیا باوەمان لێ نەکا سەرقاڵمان کاتن لە خۆ ئامادەکردن بۆ دوا ڕۆژ. ئاخر قسەشم برایانی بەڕێزم، ئەو زۆر جاری دیکەش لەوانەیە لە قسەی مامۆستایان و لە محاضرات وشتوها لە ئیشارەیان بەو ئاەتەی کردی کە لە شوێنی خۆت ئینسان بیخوێنیتەوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە دەفەرمێ وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك. تەماشەکەن هەر ئەو ئاەتە. ئەگەر چووینەوە نییە بەدیقەت فکری لێ بکەینەوە. دەفەرمێتن هەموو جوهد و تێکۆشانت با دوا ڕۆژ بێتن، دنیاش لەبیر نەچێتن. چۆن خوای گەورە چاکەی لەگەڵ کردووی، ئەتۆش ئاوا چاکە کار بە. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.